خوشک و برایانی ڕۆژاوا بە کورد و عەرەب و ئاسووری و سریانی و هەموو نەتەوەکان سڵاوێکی گەرم زۆر دڵتەنگ و پڕپەژارەیە دڵمان بەو هێرشە ناڕەوایەی ڕژێمی ئەردوغان بۆ سەر ناوچەکەتان کە ماوەیەکی زۆرە بەتەمایە بیکە بەو نیازەی کە گوایە ئێوە تێرۆریستن بەڵام خۆی تێرۆریستەوە تێرۆریستی دەوڵەتیش بەکارهێنێ لە وڵاتی خۆی و لە دەرەوە سڵاوی گەرم هەیە بۆ هەمووتان سڵاو لە شەهیدە قارەمانەکان شەهیدەکانی دژی داعش و شەهیدەکانی ئەم ڕۆژانە سڵاوێکی گەرم لە هەموو برینار و دەربەدەر و هەموو ئەو میلەتەکەمان دڵنیابن ئێمە و هەموو خەڵقی کوردستان هەموو کوردستانیان لە هەموو پارچەکان لەگەڵتانن لە دەرەوەش هەموو کوردستانیان لەگەڵتانن و هەروەها لە دەرەوە لە وڵاتانی ناوچەی ناوەڕاست لەم وڵاتەی ئەم ناوچەیە وڵاتانی ئەوروپا و زۆر کەسی زۆر لە ئەمریکا هەموو لەگەڵتانن جگە لە سەرۆکی ئەمریکا ترامپ کە دڵنیام خاڵەیەکی استراتیژی زۆر خراپی کردووە بۆ خۆی و بۆ وڵاتەکەشی کە گڵۆپی سەوزی بۆ ئەردوغان هەڵکردووە بەرگریتان جێی شانازیە بەردەوامی بەرگریتان دژی ئەو داگیرکەرانە زۆر گرنگە چونکە ئەگە بەردەوام بێ تاسیرێکی زۆرەکە لە هەموو جیهان وەوا ئەکا کە حتا ئەمریکا بە سیاسەتی خۆیان بچێتەوە و ممکنە ترامپیش ڕێی خۆی بگۆڕێ و گڵۆپی سوور هەڵکا بۆ ئەردوغان لە باتی گڵۆپی سەوز وێدەوارم کەوا بەرگریتان هاوکاریتان بەردەوام بێ هەر چۆن هەموو لە شەڕی داعش پێشمەرگە قارەمانەکانی باشوور ئێوە هەمووتان کوردتان یەخست کورد یەکگرتوو بوو ئەم جارەش ئەم هێرشە ناڕەوایی تورکیا کوردی یەخستووە هەموو بە یەک دەنگ لەگەڵتانن و هەموو هاوخەمن بۆ وەزعی ئێوە هەروەها هەموو لایەک ئامادەن کەوا هەر کۆمەکێ بتوانن بۆ ئێوەی قارەمان بیکەن سەرفراز بن سەرکەوتوو بن پێشکەوتوو بن و بەرگریتان بەردەوام بێ سەرکەوتن بۆ میلەتەکەمان سەرشۆڕی بۆ داگیرکەران و هێرشبەرانی ئەردوغان